تایبەت بە هەرێمی کوردستان ئێمە دوو لە مادەی 2 و 11 ئەم دوو مادەیە تایبەتە بە هەرێمی کوردستان وەفدی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە تەواجدی باشیان هەبووە لە بەغدا بۆ ئەوەی لێک تێگەیشتن هەبێت لە نێوان لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق و لە نێوان ئەو وەفداوە هەستان بە پێدانی سەرجەم ئەو داتا و بەیانات و زانیاریانەی کە لیژنەی پەرلەمانی داوایان لێکردبوو. دیارە پرۆژە یاساکە پێش ئەوەی بێتە پەرلەمانەوە وەکو مەجلیسی وزەرا لەسەری ڕێککەوتون کە بۆ سیاغا ڕۆشتووە هاتنی وەفدەکە ئەم جارە بۆ ئەوەیە نوێنەرانی یان ئەندامانی لیژنەی دارایی لە پەرلەمان و باماشەوە پەرلەمانتارانی سەرجەم فراکسیۆنە جیاوازەکان لە پەرلەمان ئاشناکەن بە سەرجەم ئەو بەیانات و داتا و زانیاریانەی کە داوایان کرد. هەتا وەکو ئێستا مناقەشات بەردەوامە لەسەر ئەوەی چ سێغەیەک بۆ هەرێمی کوردستان دابنرێت. دیارە لایەنە شیعیەکان زیاتر یعنی سەقفی داواکاریان زیاد کردووە لەسەر هەرێمی کوردستان و باس لە پێدانی سەرجەم حقوقی نەفتی ئەکرێ و باس لە تەسلیمکردنی سەرجەم واریدات ئەکرێ کە ئەمانە ئێمە پێمان وایە دەستوری نییەوە پێویستە ئیلزام بکرێ یعنی بۆ نەسەی کە لە ڕابردووە لە حکوومەت هاتۆ کە بریتیە لە 250,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکە کە لایەنە شیعەکان لە ناو پەرلەمانە سەقفی داواکاریان زیادی کرۆ باس لەواکەن کە حقوقی نەفتی بە هەموویەوە تەسلیم کرێ ئیرادەت بە هەموویەوە تەسلیم کرێ کە ئەمە هەتاوەکو ئێستا جاریە ئەم مناقەشاتانە لە نێوان وەفدەکە و لە نێوان ئەندامانی لیژنەی دارایی و فراکسیۆنەکان بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ینی ڕێککەوتن مستحیل بێن لە پەرلەمانە لە نەتائیجی ئەو مناقەشانەی کە ئەکرێ ئەگەر هەیە لە لەحظەی ئەخیرە بەتایبەت ئەم قانونی موازنەی عێراقیە و بۆ ساڵێکە و پێویستە تەوافقاتی لەسەر ئەنجام بدرێ بۆی ئەگەر هەیە لە لەحظاتی ئەخیرە هەر بە هەر جۆرێک بێت تەوافق لەسەر ئەم فەقەرەیە بکرێت. ئەو وەفدێک کە دێت وەفدی حکوومەتی هەرێمی کوردستانە و تەمسیلی ڕەئی ئەوانەکات کە لە بەغدا سەلاحیەتی تەواویان هەیە بۆ دانوستاند لەگەڵ جیهاتەکانە بۆیە من پێم وانە جیهەتێک هەبێت کە لەگەڵ ئەوە نەبێت ڕێککەوتن کا خەفی بێ ئەم بابەتەیە نەخێر بۆ جۆرێ نایبینم من چونکە ئەو وەفدەش کە دێت بۆ بەغداد ئەبینین یعنی سەرجەم لایەنەکانی تیا و باماشەوە وەفدی حکوومەتی هەرێمەوە تەواو اعتیبارات و دەسەڵاتیان پێدراون کە بتوانن تەفاوز بکەن.